ئەو کێشەیەی جوتیاران کە تەنها بە درۆن چارەسەر دەبێت و دەیان پارێزێت لە زەرری ملیۆن دیناری. جوتیارانی دەشتی شارە زۆر پەیوەندیان پێوە کردین و داوای هاوکاریان لێکردین لە چارەسەرکردنی ئەو کێشەیەی هەیەە لە ئەو زەویانەی کە کردویانە بەگەنم. زەویەکی زۆر بەگەنم چێنراوە، بەڵام کێشەیەک هەیە. بەشێکی زەویەکان بە هۆی بوونی کرمێکەوە کەوا گەنمەکە دەخوات زۆربەی گەنمەکە سەوز نابێت، وەک ئەم زەویەی کاتێک سەیری دەکەیت هەست ناکەی کەوا گەنمی تێدا چاندرابێت. بۆیە وا پێویست دەکات ئەو زەویە دەرمانی تابت بەو نەخۆشیە بکرێت و ئەگەر پێویستیش بکات دووبارە گەنم بچێنرێتەوە. گرفتەکە لێرەدا ئەوەیە لەم وەرزەدا زۆربەی زەویەکان تەڕوو پڕ ئاون و تراکتۆر ناتوانێت بچێتە ناویان، بە تایبەت ئەو زەویانەی نزیکترن لە ئاوەوە، یان ئەگەر تراکتۆرش بتوانێت بڕواتە ناو زەویەکە زەرری زۆر بەرگەنمەکە دەکەوێت. لێرەدایە چارەسەری ئەم گرفتە تەنها بە درۆن دەکرێت. سوپاس بۆخوا توانیمان هاوکاری ئەو جوتیارانە بین لە چارەسەرکردنی ئەو کێشەیەدا و بە بەکارهێنانی درۆن دەرمانی لە ناوبردننی ئەو نەخۆشیەمان بۆ کردن. پاشان دووبارە لە هەندێک ناوچە کەوا زیانی زۆری پێگەیشت بوو گەنمان بۆ چاندنەوە و سەماتی سوودبەخشیشمان کرد بە زەویەکەدا. ئێمە درۆن بەکاردێنین بۆ خزمەتکردنی کوشت و کاڵ و جوتیارە.